ئەمە وەکو شەلال گەلی عەلیبەگ ئامادەکاریەکی زۆر باشمان کرد بوو بۆ جەژن بەڵام ئەوە قەدەری خوایە ئەو زیانە هات بۆمە. مخلیس جەمیل خاوەن شوێنی گەشتیاریە لە گەلی عەلیبەگ چارەسەرکەین. باس لە ئامادەکاریەکانی دەکات لە شوێنە گەشتیاریەکەی بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزان و پێشوازی لە گەشتیاران. بەڵام ئەو شەپۆڵە بارانبارینە کە بووە هۆی دروستبوونی لافاو زیانی زۆری بە شوێنە گەشتیاریەکەی گەیاندووە. ئەمە ئامادەکاریەکی تەواومە کرد بوو، یعنی ئەوێ هەمان بیت مەلێ خەرج کرد بوو و بە زیادەوەش، یعنی ئەمە جوانکاریەکی زۆرمان بوو ئەوەی ئەمە پێمان خۆش بوو، یعنی هەموو ئەو جەماعەتت لێرە شۆلکەن شۆلێت گەشتیاری، یعنی فکرێت جوان هەبوون، هەموو جوانکاری بوو کرابوون، هەموو حەدیقەکان و هەموو کەپر و ئەو شتانە، یعنی لە بە هەندێ ئەمە تووشی زەرەرێکی زۆر بووین. یعنی یک بە شخصی خۆم 10700 دلارم مەصرف کرده بوو. ئامادەکاری تەواوم کرده بوو، بەس من ئینتیزاری ڕۆژی جەژنی ڕەمەزانم دەکرد پێشوازی گەشتیاران بکەم، بەس بەداخەوە ئەوە ئیرادەی ڕەب العالەمینی لەسەر بوو. بەدەهان بە هەزاران تۆن مەواد لەسەری هاتیتە خوارێ، لافاو لەسەری لە جادەی بێخاڵ هاتیتە خوارێ، شوێنەکانمان هەموو تێک چووە، زیانێکی زۆرمان پێگەیشت. زۆرترین زیانەکانی ئەو لافاوە هێنانی ڕێژەیەکی زۆری پاشماوەکانی بەرد و قوڕ و لیتەیە وای کردووە زیان بە شوێنە گەشتیاریەکان بگەینێت. لەو جەژنی ڕەمەزانە نەتواندرێت پێشوازی لە گەشتیاران بکەن. بەشێکی زۆری ڕێگاوبانەکانیش زیانی پێگەیشتووە. تیمەکانی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران سەرقاڵی چاکردنەوەی هەندێک لەو ڕێگا سەرچیانن. ئەو شەپۆلە بارانبارینە بەهێزەی کە بۆ هۆی لافاو لە زۆربەی شوێنەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەت گەلی عەلیبەگ کە بۆ هۆی تێکدانی بەشێکی زۆر لە ڕێگاوبانەکان بە خراپی تێکچوو بوون. ئێمە شۆک و ستافی تیمی بەڕێوەبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران ماوەی 6 ڕۆژە بە مەکاین و بە هەموو ئەوە خەریکی چاکردنەوە. بە پێی پێشبینیەکانی گەشتوگوزاری سۆران چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز ڕێژەیەکی زۆری گەشتیاران سەردانی شوێنە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران بکەن، بە تایبەتی لە ڕێگای کۆمپانیا گەشتیاریەکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، شوێنە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران.